چیان لێ وەرگرتی پارە وڵا پارە دەوری 500,000 لێ سەردم هیچی تازەکردنەوەگەی تازەکردنەوەگەی تێچێ تازەکردنەوە 500 لێ هی سەرنەبی ئیملا نابێ ئیجازەی کۆن بێ نابێ هەویەکە کۆن بێ نابێ ئابێ سەدیکا بی هەوێ سەر تۆڵی بی ئەبێ هەم مەزبوط بی ڕێگا و بان و ژینگەش هەمووی لێسن هەموویەتی پێویست ناکە کەوتم هەمووی یعنی هەموویەتی ئەم پارەیە کە بۆ منە بەشێکی ڕێگەوبانە ئەخرێتە خزمەتی ڕێگەوبانەکە بۆ تۆش ئەخرێ بەخۆ ئەخرێ من وەکو شۆفێرێک یعنی تۆ واللهی نازانم ئەخرێ ئەگەر بیا قسەیە باش بەخوا ئەوەتە ئەم جارێ ئەچی بۆ عەربەر وەڵڵاهی وێرانە ئەرە بەخوا ناوی لابی هەمووی ڕووخاوە هەمووی ئەم پیاوە سایەقن هەمووی کەنە هەمی ڕماوە کاگەیتە نزیکی ینی فولکەی خەراقی پێوترێ ئەوە جادەکە هەمووی لە ئەچی دەژاڵە هەتا ئەچی دە عەربەر ئەمە ئەو تۆزە وایە ئەو تیشی بەخوا هەمی وایە کەسی نەشارەوانی ڕێگاوبانێ کەچێکی پارەیە بۆ ئەوەی خزمەتی ڕێگاکەت پێ بکرێت وەڵای پێی ناکەن ئەیکووە ئەمە زۆر نییە هەموو پارەیە لە شۆفێری جۆرە گیرێ و ناخرێتە لە دنیا لە چینی سایەق چۆساوەتر نییە لە بزە عەرزە ئێمە ئەچین بۆ عەبەد بە 1000 دینارچی 1000 دینار بدەمە بنزین بدەن بە نان بدەن بە ئاو بدەن بەخوا هیچ ناکە بەخوا خۆمانە خەڵەفێنی بەخوا خەڵکێکیشەی ڕەنگەوا بزانێت داهاتان زۆر باشە ڕێژێ ئەمە حەوزا ئێمە وەکو خەتی ئەوەت بەخوا یەک لاکەین یەک لاسەرە لاسەرە بە نان و بین بە ئاو بین بە تەلەبە و بین بە چی بین دە بە قورعان کوێ بەشی چیەکە نە بەخوا بەش ناکەن